وهروها كلثوم أحمد أندامي الرخاوي ورشي هوا بخير بين بالو دەست پێ بکەین لە کوردستان کە جوانی شاخەوانی بۆتە وەرزش بەڵێ ئێمە ساڵێک و سێ مانگە ئەم وەرزشە ئەەکەین ڕێکخراوی کە جوانین ساڵێک و سێ مانگە خەریکی ئەم وەرزشەین تقریبا توانی ومانە جێدەستی خۆمان دیاری بکەین لە وەرزشی شاو لە چالاکیەکانیشماندا سوودەکانی وەرزشی شاخەوانیش ئەوەیە جستەیەکی بەهێزت پێ بەخشێت و دەرونیشت ئارامەکاتەوە سوودەکان تەنیا ئەوەن کە جستەی بەهێز و دەرون وەرزشێک طبعاً وەرزشێک ئەبێ بکەیت تایبەتە بە شاخەوانی کە ئەویش وەرزشی ئایروبیکە لە هەفتەیەکە تۆ سێ ڕۆژ ڕۆژە جێژیەکان ڕۆژێک ناڕۆژێک وەرزش ئەەکەیت بەپێی بۆ کرانی خۆت طبعاً وەرزشی ئایروبیکەکەی کە تایبەتە بە وەرزشی شاخەوانی بەسەرکەوتن بە شاختا ماسوولکەکان و جونگەکانت بەهێزەکە بۆی بتوانی سەرکەوی بە شاختا ماتوانە بڵێن ئەم وەرزشە زیاتر بۆ ماسوولکەکان و جۆنگەکانە وەکو وەرزشەکانی ترنین مەسەڵەن هەموو وەرزشێک طبعاً ئیستیفادەی خۆی هەیە سوودی خۆی هەیە بەڵام بە تایبەتی وەرزشی شاخەوانی لەگەڵ ئەوەی کە جەستت بەهێز ئەکات دەرونیشت ئارام ئەکات باش ئێوەنە کێن کە بەشدارە بن لە کەژوانی ئەو وەرزشی کە تۆ ئێوە باستان کرد کە بۆتە وەرزش لە کوردستان و ئێوە ئەندامتانەیە یان هەر خەڵک و دێنە شوێنێکی دیاریکرا و دەچنە شوێنێک ینی شاخێک بڵێ ئەو کەسانەی کە هەر کەسێک کە ئارەزوومەند بێت ئەوەی کە پێی خۆش بێت و پێی باش بێت ئەتوانێت پەیوەندی بکە بە ڕێکخراوەکەی ئێمەوە ئێمە ڕێکخراوێکین سەر بە ڕێکخراوێکی ناحکومی سەر بە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستانی هەر کەسێک پێی خۆش بێت ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکە و کەسانی کەش کە بیانەوێ وەرزش بکەن ئەتوانن بین لە ڕێگەی ئێمە و زۆربەی نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا ئەندام من لەلای ئێمە و وەرزش ئەکەن لەگەڵمانە و الحەمدوللا نەتیجەیەکی باشیشان هەبووە زیاترینی بمبورە زیاترینی نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا پیادەڕۆیی ئەکەن ئەو ئەوانی کە زیاتریش ئەم وەرزشەوە کەس هەبووە تەندروستی باش بێت بەڵێ هەبووە بەپێی وتەی دکتۆرەکان و بەپێی تاقیگەی بڵین تستی تاقیگەکان لەگەڵ خانمی بەڕێزە ڕێکخراوەکە کار چاڵێکی ڕێکخراوەکە چۆنە ئەگەر زیاتر لەسەر ڕێکخراوەکە بزانن ئێوە زیاتر چ کارێک ئەنجام دەدەن یان چاڵێکێک سازەکە ڕێکخراوەکە خۆی ئەم ڕێکخراوی ئێمە ڕاضەیە ئەمەیان هەر فەرعێکە لە کەشوانەکە سەر بە هیوایە ڕێکخراوەکە خۆی فەرعێکە سەر بە خەفخانی هیوایە من تقریبا صالێک و سێ مانگاتم بۆ ئەوێ بۆ ئەم ڕێکخراوە بەڵام خۆم لەوە پێش هەر وەرزشم کردو وەرزشی وێگام کردو خۆم هەر زۆر لە خێزانێکی وەرزشیم سواز بۆ پیاوەکەم ئەو زۆر دایمە وەرزشیە فێری کردوم ئیتر کە ئەمەیان پێوتم کە من چوم بەڕاستی لەگەڵ وەرزشەکەی منە هەچەنە فەرقی هەبوو بەڵام ئیسیفادەیەکی زیاترم کرد خۆی هەفتەی سێ جارەوەکو جەنابی بەهارخان فەرمووی یەک شەمان و سێ شەمان و پێنج شەمانە بۆ نەخۆشەکانی هیوا بۆ نەخۆشەکان هەموو نەخۆشیەکانیان هەموو نەخۆشیەکان هەمانە زۆربەی ئەوەی کە تایاتی شەرنیە نەخۆشەکە لە مەرحەلەی چ نابێت هی نەخۆش ئەبێ دوای کیمیاویەکە بێ دوای کیمیاویەکە ئێستا من دوای کیمیاویەکە چونکە کیمیاویەکە زۆر کاریگەرە تەمان پزیشکەکانی دەزانن دوای کیمیاویەکە بە ماوەیەک ئیستراحەت دەکەیت خۆتمان واسکە لەگەڵ نەخۆشیەکەەوە دوایی کە چی بۆ وەرزشەکە خۆی لەگەڵ نەخۆشیەکە من بەڕاستی یعنی هەستمە کرد کە ئەخیر کیمیاویم کە لێرە زۆر هیلاک بوو یعنی بە ڕادەیە کە پیانەوتم ئیتر ناژی سواز بە خێزانەکەم کە زۆر یارمەتیان و لەگەڵ ئەوەشە من کە وەختێک کیمیاەکەم تەواو بوو دەستم کردەوە بە وێگا بە خۆمە وتم ڕاستە نەخۆش کەوتوم هەموو جادەکە ڕاز نییە تۆ پیا بڕۆی بەڵام ئەبێ معنەویاتێکی وام هەبێ کە وا بە قوت بم زاڵ بم بەسەر ئەم نەخۆشیە قینا من عیلاج وەرگرتو دکتۆرەکان هیلاک بوون ئەبێ ئیتر نۆرەی خۆم کیمیاویەکە وەرگرت بە ئێوەیان وتەوە ئیتر ناژین نا خەڵک پێوتم ینی دەم و چاوم هەمووی ئاسا بوو دەمم هەمووی برینار بوو خواردنە بە برایما بۆ هیوا بە قژم پێوە نەما بوو برۆم پێوە نەما بوو یعنی لە ئینسانەتی وەکو لە ئینسانەتیەکەوی
يعني لجوري كابوم خلق يعني وين تصورك كم من حزنا بلا من مقوم واقع باب ينزور وباب بين قيتك يعني خو من أما خواستي خو منية أم نخوشية أما هاتوا بلام أو كسية كبربران كاني أم ظروف أكا أو منم لبروا من أجر بمينم وثمانية يابم أبي بربرة كاني بكم لقل كشواني شاخوانتك كروشتي تشي لقل كشواني لشولار تشيات يعني شون بيشكوتي لبواري نخوشي كدو شون باشوي بلا من دواي شزمان كشواني كنتم دواي شزمان بيان وتموتيان لهوا شتيكي واكراوتو رازي أمي بهار خان فرمي كتوم من روجيكتوم بدلم طبعا من جستشم زور هيلاك بو أو كاتا تماني شمها أو كيمياء شم لا وش جلسة هيلاك حتما طبعا هم يزهر توري يجري شش جلسة مورجرت بو دستم بيكرت أو كاتا حبتي سيزارة كاتسو كم ساعات يكرت تقريبا والله هفتي بلين دروشة كان ساعات يكتورس شيء أيروبيك دسم بريازك كرت طبعا روج بروج لقال أوي إعازكم بخوميا همو إنسانك بيوست لسر جيجا يا لهن إعازة بخوي باتو إمرتيو كردو تيونا كردو تي باشا تي خرابة إعازكم بخوميا من أمام مع البجيلم أما وقتبم أبي إستفادة ليبكم أبي بصحة بازو بمشي ويا الحمد لله شجماني نبر طبعا وزني شيء طبيعي دروس ببو أمانم هم يأصابوا وربو أمشتانم هم يأصابوا هي هناك أم دستم قبلم أم لا يملك رابو زورم لكرابو أم دستم أوصى الحمد لله باشي تقريبا بليم شجمان حومان هيك أمانم نما وصحتي كي باش استاجياني كي أساي خوم واحد تصوركم لكتكم زور بقوة ترم كتكم بيستدو صالح يعني ناحي مال ناحي برين حوششتن مالكم قوري همو أركا كان بس رشاني خومويا ولا قال أول شا حفتي دو جاري بسمبور رازة شا خوانيش دو جارتشم بلام لبر أوي من هم تمانيش مهبو وهم أو كمية زور كاري تيكردبوم أجنو كان مطاونا بصوفاني هست ما كركاهات مو أجنو ميشا تركم كر بلام أتسمنا قال يعني شون بري فرح خان زاد زور جني باشا براسي زور خدمتي كردو بجنان نقبلين بنا خوش كان تمام سواسيكم سيب وزبي بودانين وزبيك كإيمين بلين بسرت تقولك كان كأسي برزاي شاخك تقريبا نازانم عددك تحديد كم تشن متر العرزة وبرزة إيما أوصى كوين أمان كأزاترن جنسترن أمان زور تسركون هش معنا هر نخوشي هواي بري الروح برا عزتي الروح أما ساعات نيوكا حفتي دو جار أمان بوكا دقل أوشا ملوانيش طبعا أما درجايكي كردو بو آفرتان إيما آفرت أوا هتسن لباسة كدولك وما بلام حزكم أما بليم ليرا خومن ألين آفرت والله نازانم بياو سالري وأنا أما راسة هيا بياو أقرب من كايا بلام باكيتان بلام جنان خومان كأمشتا خومان يعني سامة سلام من هاتون بو خوش مالا بها والبن هاتون بو إيرا جنا كان الرفيق مبيرون أم بيري جنا لما يتي من لما يتي بووي جنزا كان تماشام كان جيان بيويستي بمية همو بيويستي بمية الأخيرة إرادة إنسان إرادة بيويستي بإرادية بيويستي بخوشويستية بيويستي برازقوية أما بيناسي إنسانة بيناسي إنسان أمايا بيناسي جنسية بيوستي بسوزكي راستقينية بيوستي بخوشويستية بيوستي باليابوردي هيا أبي الجن أمانة بزانية كأماني زاني اترناي محاسبي من كامل شمل برايا من بو شوسوم من بو لقل بريتشو كتشي جنزا لعمري من على كان ما دانشتم بحث اشتيقا كم كلامنا ودورة نا أما بيوانديبا من وهيا هيت زرار يقنايم قازان جيجين بمجتمعات بالفعل وتي من لبيم واحستكم جنان مان هي لتمني من جورة تريش هاتون ين ليش تنصابي ليش تنصابي هر سنة زور زار بيان عليهم علي أو معلن أبي بيشيت بلام أبي إيما بردوام بيت لبروا رخراويك هر زور ركوبيك ليش تنصابي تندرسيكي باش رخراويك ولا قال نخوش كان هو بله کارەکانی ئێوە چۆن ڕفتاریان تعامل لەگەڵ نەخۆشی هیوا ئەکەن هیچ بەرنامەیەکتان هەیە بوو مەسەلەن
بۆ دانانی ئەمە نەخۆش وەرەگرن وەرزشەکە کە ئێوە لەگەڵ یاکەن چ جۆرێکە یەکەم جار بە چیەوە دەست پێکەن بڵێ وەکوتم لە سەرەتایە هەفتەی 3 ڕۆژ وەرزشمان هەیە بە نەخۆشەکانی نەخۆشخانەی وا و هەموو ئەو وەرزشەوانە هەموویان وەرزشیان هەڵبژاردن و وەرزشەکەن ڕۆژانی چوارشەمانمان هەیە وەکو کەسمخانیش ئاماژەی پێەیە پیادەڕەویە بۆ گۆیژە پیادەڕەوی ئەەکەن تەنیا ئێوە چن بۆ گۆیژە بۆ ئێستاڕەویین بڵێ ڕۆژانی شەمانیشمان هەیە گەشتە ئەمەش هەر نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا گەشت ئەەکەن و لە گەشتەکەش هەپیادەڕەوی ئەەکەن وەکو ئەو نیە بچی سەیرانەکەیت و خواردندا بنیت و ئەمانە خواردنێکی تەندروست ئەبەن لەگەڵ خۆیانە و پیادەڕەویش ئەەکەن دوای ئەوەی کە هەستیان بە هیلاکی کردا ئەنیشن هەمووەک سەیرانێکی بچووکیش و هەمووەک ینی پیادەڕۆییەک وەک وەرزشێک باشە لەسەر ڕێنماییەکان ئێوە چ ڕێنماییەکەیان بە نەخۆشەکان ڕێنماییەکان نەخۆشمان هەیە کێشی زۆرە یعنی توانایی ڕۆشنێکی زۆری نییە ئەوەنەی مامۆستافەڕەح لێرەوە ئەمە زۆر سپاسی بکەم ئەرکومان و بوونێکی زۆر ئەکێشێ لەگەڵ هەموو ئەندامان ڕێکخراوی کە جوان و نەخۆشەکانی نەخۆشخانەی هیواش پێمان ڕائگەیەنی مەسەلەن ئەوە کێشی ئەوەنەی ئەبێ ئەوە نەبڕوات لەوە زیاتر بەپێی کێشە تۆ کەسانی کە کەسێک لاواز و ینی زعیف و یا لاشەیەکی وەرزشی هەبێت و نەیوێ کێشی خۆی زۆر ئەوە ئەتوانێت زیاتر بڕوات توانای ڕۆشنی زیاتری هەیە وەرزشەوان بێ ئەوانەی تر ینی کاتێکی بۆ دیاریکردون ئێوە ئەوەنە ئەبێ بڕۆن لەوە زیاتر بۆ ئەوەی زیاتر ماندوونە بنووزرە لە جستیان نێن ئەوەنە ئەتوانن و ئەوەش ئەتوانن سەرکەون ئەوەشی بۆ تەحلیلکردن بارخان بەڵێ بچکە لەوانی نەخۆشخانەی هیوا باسی وەرزشکارانشکی کە لەگەڵتانە ئەوانی کە دیێن ینی کەسێک تۆ کە کێشی زۆر بێ کێشی دابەزانە بێ ئێوە هەموو شاخێک ئەتوان بۆ هەموو شوێنێک بڕۆن ئەنی ئەمانەمان بۆ باس ئێمە طبعاً ئەتوانین وەرزشەوانەکانمان ئەوانی کە وەرزشی لەگەڵا ئەکەن کەسانێکمان هەیە بەس ئارەزوومەندە بە شاخە سەرکەوێ کاتی وەرزشی نییە یەت لەگەڵمانە بەس ئەوانە هەنێکیان هەست بە ماندووبوون ئەکەن لە ڕاستیە هەست بە تەنگە نەفەسیەک ئەکەن لە کاتێکا کە سەرەکەون بە شاخە بەس ئەوانەی کە وەرزش ئەکەن ئەتوانن چنیان بوێ سەرکەون ئێمە بەرزترین یعنی شاخی ڕەنگی نەچوین یعنی کە بەڕاستی بەرزە حدودی ئێران کوردستانی عێراقا هەرێمی کوردستانە ئەوە بەڕاستی شاخێکی بەرز بوو تیا سەرکەوتین و ینی هەر چەنەماندوو بووین بەڵام بەرز بوو زۆر بەرز بوو قەڵای کچێمان هەیە لە پێنجێن کە ئەویش بەڕاستی بەرز و سەخت بوو کە چوین هەرچەنە لە سەرەتاشا چوین ئەمانە یعنی بەپێی کێش و بەپێی وەکووتمان ئەو کەسە بۆ کێشیشی زۆر دابەزێنە کات تۆ لەو وەختێک کە هاتۆ بۆ وەرزشکردن لەگەڵەوە لە ماوەی ئەم ساڵ و سێ مانگەیە بڵێ کەسمان هەبووە دادەهاژە لێرەوە ڕێز ئیسلام هەیە بۆی کێشێکی زۆری هەبوو لێپرسراوی ڕێکخراوەکەمان کێشێکی زۆری هەبوو ماشەڵڵا ئێستا چەند کیلۆ داگرتەوە ئەوانێ بڵێن 50 کیلۆی دابەزانێ یعنی بەڕاستی زۆری دابەزانێ زۆر خۆی ماندوو ئەکات زۆریش وەرزش ئەکات و یعنی هەموو شاخەکانیش ئامادەیە لەگەڵمانە پێشڕەویمان ئەکات بۆ هەڵبژاردننی شوێنەکە ئەبێ چۆن بێت شاخەکە هەموو پێداویستیەکانتان ئێستا طبعاً پێداویستیەکانمان خواردنی تەندروستە سەوزە و میوە و ئاو پەتاتی کوڵاو گۆژ برزانن نییە خواردنی تەندروست کۆ بارتۆمێکمان پێەیە وەکو قاچی سێهەم ئێمە بەکاری ئەهێنین لە شوێنە بەرزەکانە کەینە خوارەوە هینێکمان هەیە پوزەوانە بەکاری ئەهێنین بۆ پێوەیانی حەشەرات و ئەمانە جلی وەرزشی تایبەت بە شاخەوانی و جانتایەکی وەرزشی تایبەت بە شاخەوانی کە ئەمانە هەمووی پارێزراو ئەبیت لە وەرزشەکەدا شوێنێکە ئەگەر باسکەم بزان بۆ هەڵبژاردننی ئەو شاخێکی ئێوە هەڵبژێرن بەڵێ ئەبێت چۆن بێت یان ئاساییە لە هەموو شاخێکاتوان ئێمە کاتێککە شاخێک هەڵ ئەبژێرین حەزەکەم ئاماژە بەوە بەمەوە زۆر گرنگە شاخەکانی ئێمە زۆربەی مینیتیایە زۆربەی شاخەکانمان مین ڕێژن ئێمە پێش ئەوەی کە شاخەوانیەکە بکەین و بچین بۆ ئەو شاخە پەیوەندی بە ئەنجومەنی ئەو گوندەوە ئەکەین یاخۆت بەو ناحەیەوە یاخۆت یعنی کەسێکی شارەزای ئەو شوێنەمان بۆ هەڵ ئەبژێرن پێشڕەویمان ئەکات و ڕێگە سەلامەتەکانمان پیشان ئەیە
ئەوانە ئێمە لەگەڵیانە یعنی پەیوەندی ئەەکەین بۆ ئەوی سەلامەت بێ ئەندام و ڕێکخراوە و سەرجەم ئەوانەی کە لەگەڵمانە گەشتەکەن. تا ئێستا هیچ ینی شتێکی ناخۆش ڕۆیاوە لە و هەتا ئێستا لەو فترەیە کە ئێمە کردومانە الحەمدولله هیچ کێشەیەکمان ڕووناو حەزیشەکەم ئاماژە بۆ بم ئەندامەکانی ڕێکخراوی کەژوان هەموو دڵسۆز و یەکگرتوون لە ناویەکە و هەر شتێکیش بێت ینی فریا یەکتری ئەکەوین. باش کەسخۆن ئێوە ئەتەڵێت چی بە ژنان بڵێن بە تایبەتیان هەوڵتانداوە ئەو کەسانەی کە نەخۆشخانەی هیوان کە پێیان بڵێن من تەجروبەم هەیە و ئێوەش وەرن بۆ ئەوەی ئەم تەجروبە ئەنجام بدن و سەرکەوتوو بن سەرکەون بەسەر نەخۆشیەکە. ڕاستە ئەمە بە کورتی بوو یعنی بەڕاستی فەرەحخان زۆر دەوری هەیە لەوە هەرچەنە تەقدیر ناکرێن بەڕاستی تەقدیر ناکرێن. ئێمە لێرەوە ڕێزمانەیە بۆ فەرەحخانی وەدارین بەردەوام بێ لە کارەکەی وە خەڵکانی کە لەو نەخۆشیانێکەوە باس زۆر یارمەتیمانە زۆر یارمەتی ئەیە یعنی هیوامانتیایە تەمان زۆر واعی نییە یان هین نییە ئەم خەریکە لەگەڵیە وواسی لە هەمومان کردو کولی ئەندامیەکمان ئەوە نەخۆشەویستی هەیە لە بینمانە زیاتر تەزیعی یەکتری بکەین کە وەرن ئەمە شتێکی باشە توانە ئیتر کەیەن واز لێ ناهێنان نییە هەموو خەمیوانە فەرەحخان بڕوە ئەم قەراون نەمێنێ حەزمانەکە زۆر زیاتر لەگەڵتانە بین بەڵام کاتمان کەمە سوپاس بۆ خات و بەهار ئەحمەد ئەندامی بەڵێ سپاس دەکەن بمبوری ئێمە لەم بەرنامەیە طبعا لە بەرنمەیەکی ئەوان ناتوانین باسی هەموو شتەکانمان بکەین کە ئێمە چەند کاری خێرخوازیمان کردو و بە بەرنامەی داهاتوشمان حەزەکەم ئەوش ڕابگەێنم پێشەوەی کۆتایی بەرنامەکە و بێنی کارێکمان هەیە کە پێشانگایەک ئەەکەینەوانێ حەزەکەم زۆر ئەوەی کە پێی خۆش بێ ئامادە بێ پێشنگایەک ئەەکەینەوە وێنەکانمانی تێدا پەخش ئەەکەین و خواردنیشی تێدا ئەفرۆشین ئەم خواردنانە داهاتەکەیشی وە کارێکی خۆرخوازی بۆ نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا ئەبێ. زۆر سپاس بۆ ئەەکەم ببوورە ئاماژەش بەوە بم کە زۆر سپاسی کاک شێخ لەتیف ئەەکەین کە هاوکاری نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوای کردو بەڕاستی بەدابینکردن و کڕێنی هەندێک پێداویستی بۆیان و سپاس بۆ بەرەحمەت ئەندامی ڕێکخراوی کەژوانی و هەروەها کەلسوم ئەحمەد ئەندامی ڕێکخراوی وەرچی هیوا سپاس بۆ بەشداریتان لەگەڵمان بەڵێ بەڕێزان بەرگەی